بافڵ تاڵەبانی لە نێوان پێشەوە قازی و ئیتلاعاتی ئێران کامیانی هەڵبژارد. دوای ڕووداوەکانی 8 تەمموز لە سلێمانی تەنها دەست بۆ سیاسەکانی نەبراوە، بەڵکو ڕووداوەکانی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان ڕۆشنبیر و چالاکوانیش زیادی کردووە و تا کار گەیشتۆتە ئەوەی دەست بۆ سیمبولەکانی کورد و دار و دیواری ئەو شارەش براوە. سلێمانی پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان ڕوبەڕووی دۆخێکی نەخوازراو بۆتەوە و هەر ڕۆژە و دەست بۆ بەهایەکی بەرزی خەڵکی ئەو شارە دەبرێت. یەک لەوانەش دەواازەی شەقامی مەولەویە کە پێشتر وێنەی پێشەوە قازی محەممەد یەکەم سەرۆکی کۆماری کوردستان و 4 هاوڵی دیکەی پێوە هەڵواسرا بوو، بەڵام دەست بۆ ئەو وێنەیە و ئەو سیمبولانەی کوردیش برا و لادرا. ماوەی زیاتر لە ساڵێکە دەواازەی شەقامی مەولەوی لەلایەن شاناز ئیبراهیم ئەحمەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نۆژەن کرایەوە و شێوازە کۆنەکەی بە یەک جاری لە نێو برا. بەڵام دوای ئەو هەموو ماوەیە وێنەی پێشەوە قازی و هاوڵانی دانەنرایەوە و ئێستاش هۆکاری دانەنانەوەی ئاشکرا دەبێت. ئەمەش خەڵکی سلێمانی نیگەران کردووە و دەڵێن هەر لە سەرەتاوە ئامانج دەستبردن بووە بۆ سیمبولەکانی کوردستان و لە نێوبردننی ئینتیما و خۆشەویستی گەنجانی شارەکە بۆ نیشتیمان. بەپەی زانیاریەکان یەکێتی لە سەرداوای فەرمی ئێران و ئیتلاعات ڕێگا نادات ئەو وێنانە دابدرێنەوە، چونکە ئێران لە ڕێگەی بەرپرسەکانی نیگەرانی خۆی گەیاندۆتە بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی لە هەبوونی وێنەی ئەو بەرپرسانەی کۆماری کوردستان. دوایەماش بافڵ تاڵەبانی بەڵێنی بە ئێران داوە کە چیتر ڕێگا بە دانانەوەی ئەو وێنانە نەدات و وێنەی سەرۆک و وەزیرەکانی کۆماری کوردستان لە هەر شوێنێکی گشتی سلێمانی هەبن لایان دەدات. دوای ئەو هەموو ماوەیە چەندین شێوەکار و هونەرمەندی دیاری سلێمانی ئامادەیان دەربڕیوە بۆ دووبارە دانانەوەی وێنەی پێشەوە قازی و هاوڵەکانی، بەڵام یەکێتی ڕێگری لە دانانەوەی وێنەکان دەکات.